ونؤمن به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد فإن أصدق الحديث كلام الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد لخطبكاني رابردودا باسی صحابە بەڕێزەکانمان کرد کە صحابە کێن ئێمەی مسلمان واجبە شوێنکەوتویان بین وئیلا خەسارەتمەند دەبین. ئەلەم خوتبەدا ئینشاء الله ئەچینە باسی یەکێ لەو سەحابانە کە لە دوای پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت چاکترین مەخلوق لە دوای پێغەمبەران ئەبوو بەکری سدیقە. ئەبێ بیر و باوەڕی ئێمەی ئەهلی سونە و جەماعەت وەها بێت کە ئیعتیقادێکی وەهامان هەبێت لە دوای هەموو پێغەمبەران بەڕێزترین مەخلوق ئەبوو بەکری سدیقە و هەر کەسێ بیر و باوەڕی خلافی ئەمە بێت ئەوە ئەو کەسە مبتەدیعە و مخالفەی شەرعی کردووە. بیر و باوەڕی ئێمەی مسلمان ئەبێ وەها بێت کە بەڕێزترین مەخلوق لە لای خوا لە دوای پێغەمبەران ئەبوو بەکری سدیقە. ئەبوو بەکری سدیق لە ئەسڵدا خۆی ناوی عەبدوڵایە، عەبدوڵای کوڕی عوثمانی کوڕی عامری کوڕی عەمری کوڕی کەعبی کوڕی سەعدی تەمیمە. لە کوڕەکانی مڕەی کوڕی کەعبە لوئەی غالیبی قوڕەیشی کە نەسەبی لەگەڵ نەسەبی پێغەمبەرایە صلی الله عليه وسلم و کونیەکەی عەبدوڵڵا پێ ئەوترێت ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێت و ئەبوو بەکر باوکی ناوی ئەبوو قوحافەیە، ئەبوو قوحافەی کوڕی عوثمان و دایکی ناوی ئومولخەیرە کونیەکەی و ناوشی سەلمایە کە ئەکا کوڕ مامەی باوکی. لە دوای عامولفیل ئەوە بوون ئەو بێ باوەڕانە هاتن کەعبە بڕوخێنن بە خۆیان و فیلەکەیان. ئەلەو ساڵەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەدایک بوو. لە دوای عامولفیل بە 2 ساڵ و 6 مانگ ئەبوو بەکری سدیق لەدایکە بێت چونکە کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەفاتەکە عمری 63 ساڵە، ئیمامی ئەبوو بەکر 2 ساڵ و 6 مانگ خلافەت ئەکا و وەفاتەکە، ئەوش عمری 63 ساڵە. ئیمامی ئەبوو بەکر 2 ساڵ و 6 مانگ لە دوای عامولفیل لەدایک ئەبێت. بەڵام ئێمە باسی ئەواکەین کە ئەبوو بەکری سدیق چەندێ بەڕێزە لە لای خوا. لە قورئانەکەی خوای گەورە چۆن باسی کردووە و لە حەدیثە صەحیحەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن باسی ئەبوو بەکری کردووە. خەلیفەی مسلمانان، یەکەم خەلیفە لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو باسمان کرد و کردیان بە خەلیفە هەر هەمویان دەنگیاندا. یەکەم خاڵ خوای گەورە و میهرەبان باسی ئەکا هو الصاحب في الغار، وەکو خوای گەورە و میهرەبان لە سوورەتی تەوبەدا ئەفەرمێت إلا تنصروه فقد نصره الله. ئەگەر ئێوە ئەی مسلمانان ئەو پێغەمبەرە یارمەتی نەدەن و سەری نەخەن ئەوە بەتەئکید فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار. پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێ بوو لەو 2 کەسە، ئەبێ ئەو کەسەی تری کێ بێت؟ ثاني اثنين إذ هما في الغار،
لغاری ثەوردا لەگەڵی بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمامی ئەبوو بەکر لەگەڵیا بوو، پێشەوەی ئیسلام بێت هەر لەگەڵیا بوو. کاتێ مسلمان ئەبێت بیدایەتی ئیسلام هەر ثانیە اثنەینەوە هەر لەگەڵیا بوو، لە غارەکەدا هەر لەگەڵیا بوو. کاتێ هیجرەتەکا بۆ مەدینە هەر ثانیە اثنەین هەر لەگەڵیا بوو. کاتێ وەفات ئەکا لە قەبرەکەیە هەر لەگەڵیاتا. ئیمامی ئەبوو بەکر هەر لەگەڵ پێغەمبەراتا صلى الله عليه وسلم. رضاي خواش لإمام أبو بكر بيت إذ يقول لصاحبه أو صاحبي پیغمبر أبو بكر، پیغمبر صلى الله عليه وسلم بهاوريكي ألي لا تحزن، چوك أبو بكر يفرموه پیغمبري خوا أو مشرك كان وستاون والله سيري باي خويان بكن إما أدينن أو شي فرموه أي هاوريكم تو قمان چون بدوك السيم كسيان الله بيت لا تحزن خفت مخو إن الله معنا. الصاحب في الغار إمام أبو بكر براسي أما وصفك زور قوري خواي أبو بكر لا تحزن إن الله معنا. فأنزل الله سكينته عليهم وأيده بجنود لم تروها. ملائكة بويا الناس بويا سفياني كري عيينة أفرميت خواي قورو مهربان عتابي لمسلمانان قرد بس أبو بكر تياي رزقار بو لو عتابا لو عتب أبو بكر رزقاري بو كأفرميت إلا تنصروه فإنه خرج من المعاتبة. خالد هم إمام أبو بكر أو أبو بكريا كوا هو الصديق الذي صدق رسول الله صلى الله عليه وسلم في كل شيء. پیغمبر صلی الله علیه وسلم هەچی بووتایە ئیمامی ئەبوو بەکر ئەی فەرموو ڕاستەکە. بۆیە خوای گەورە میهرەبان باسی زوڵمەکانمان بۆکە باسی ستەمکارانمان بۆ ئەکات. ئەفەرمێت فمن أظلم ممن افترى على الله الكذب فمن أظلم ممن افترى على الله الكذب أليس في جهنم مثوى للكافرين والذي جاء بالصدق وصدق به أولئك هم المتقون. والذي جاء بالصدق أو پیغمبر صلى الله عليه وسلم كوا جاء بالصدق أو قرآني هاورد بو أمتكي وصدق به إمام أبو بكر بالرواية هنا أولئك هم المتقون. خدا فرميد أو كسانا أوانا كزور لمن ترسن. بويا إمام علي رضاي خوالي بيت أفرميت والذي جاء بالصدق الصدق هو القرآن والذي جاء به هو النبي صلى الله عليه وسلم وصدق به هو أبو بكر. وكيف لا كان شعاره دائما شعار أبو بكر دائما أو أبو كاتي پیغمبر صلى الله عليه وسلم هجرتك كاتي الراب إسراء ومعراج لما كوب وبيت المقدس ئەلەوێ ئەڕابوو حەوتە بەقەی ئاسمان و تێتەوە بۆ مشریکەکانی باسەکەن هەمویان فیکە لێدەن و چەپڵە لێدەن و سەر سوڕەدەن ئەڵێن ئەگەر قەومەکەمان بانگ بکەین هەر ئەم قسانە ئەکەیتەوە ئەوشە فەرمێ بەڵێ قەومەکە بانگەکەن و هەر ئەو قسانە ئەکاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەس بڕوای پێ ناکات ئەڵێن با بچین بۆ لای هاوڕێکەی بزا ئەو چی ئەڵێت كاتي أجن بوتي علين أفرميت إن كان محمد قد قال ذلك فقد صدق. والله أجر أو تبيتي إمشوام كردوا واري موام كردوا أو الراستك بويا إمام علي أفرميت والله من واتي أجم إمام أبو بكر الصديق خواي قورنا وينا لعاسمان ودايجر كناوينا والصديق همو جار لهمو كاتيكا پیغمبري خواي براست خرسوا صلى الله عليه وسلم. يكم كذبو كإيماني هاورد لبياوان يكم كز كإيماني هاورد بو پیغمبر صلى الله عليه وسلم لشاري مكة دا إمامي أبو بكر بو لپاشان دا باوكي ودايكي ومنالكاني وخيزانشي همويان مسلمان بون. إمامي أبو بكر الصديق خواي قورو مهربان باسي أكاب بتشاكا كان هو الصالح تاكي مسلمانانا أبو بكر الصديق. بويا لسورة تحريم دا خواي قورو مهربان باسي قصيك من بوكاو عتاب أقريلة پیغمبر صلى الله عليه وسلم
لە ماڵ زەینەبەی خێزانی تا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەلەوێ هەنگوون ئەخوات کاتێ تێتەوە بۆ ماڵ خێزانەکانی تری تۆزێ پێیان ناخۆشە بێت بە حەفسە ئەلێت حەفسەی کچی ئیمامی عومەر من لە ماڵ زەینەبە هەنگوونم خواردووە ئەوش پێی ئەڵێت مەغافیرت خواردووە بۆنی مەغافیرت لێتێ مەغافیر نەوع عەشیلەیەکە و بەڵام بۆنی ناخۆشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر پێی ناخۆش بوو کەسێک بیوتایە بۆنی ناخۆشە نابێ بۆنی ناخۆش بێت دائیمەن بۆن میسکی لێ ئەهات بۆنی گیانی و بۆنی دەمی زۆر پێی ناخۆش بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوش بە حەفسەی فەرموو من هەنگوونم خواردووە و بەڵام باسی مەکە لە لای کەس واللهی ئێترە بێ هەنگوون نەخۆم کاتێ ئەم سوێنەی خوارد خوای گەورە و میهرەبان عیتابی لێی گرت و ئاەتی دابەزاند فەرمووی یا ئەیوهە النەبی لم تحرم ما ئەحەل الله لك ئەی ئەو کەسەی کەوا خوای گەورە و میهرەبان نیعمەتی ڕژانەتە بانتە بە پێغەمبەرایەتی و بە ڕیسالەت بۆ شتێ حرامەکەی کە خوا لەسەرتی حەڵال کردووە تەبتەغی مەرضاتە ئەزواجیک گەرەکتە خێزانەکانت لە تۆ ڕازی بن بۆ ئەوەی دەنگ نەکەن حەڵاڵێکت حرام کرد والله غەفور ڕەحیم لە عینی کاتە خوای گەورە و میهرەبان زۆر میهرەبانە و زۆر بەبەزەیە ئەوە قەد فەرض الله لەکم تەحیلەتە ئەیمانیکم خوای گەورە و میهرەبان بۆتانی تەشریع کردووە کەسێک سوێن بخوا واللهی فلانە شت نەخۆم خدا ئەفەرمێت ئەوە ڕێیەترمان بۆتان داناوە کەفارەی سوێنەکەتان بدەن و بیخۆن واللهی ئێترە بێ نابێ بچم بۆ ماڵ فلانە کەس نە کەفارەی سوێنەکەت بدە و بڕۆ بۆ ماڵیان کەفارەی سوێنەکەش ئەوەیە خوای گەورە و میهرەبان لە سوورەتی مائیدەدا باسیەکە ئەفەرمێت فإطعام 10 مساكين من أوسط ما تطعمون أهليكم أو كسوتهن أو تحرير رقبة فمن لم يجد فصيام 3 أيام ذلك كفارة أيمانكم إذا حلفتم واحفظوا أيمانكم ئەگەر کەسێ سوێنی خوارد واللهی نابێ فلانە شت بکەم بەڵام زانی فلانە شت خێری زیاترە با کەفارەی سوێنەکەی بدات دە کەس تێر بکە لەو خواردنەی مامناوەندیەی ماڵ خۆتان یا ئەوە تا 10 جلوبەرگیان بۆ بکەن یا ئەوە تا عەبدی ڕزگار بکەن ئەگەر ئەوەتان نەبوو 3 ڕۆژ بە ڕۆژوو بن ئەوە کەفارەی سوێنەکەتان و بڕۆن قد فرض الله لكم تحلة أيمانكم ككاتي باسي أم قسمان بوكا خواي قورو مهربان والله مولاكم وهو العليم الخبير والله مولاكم وهو العليم الخبير خواي قورو مهربان پشتو پناتانا وخوي عليم وخوي خبيرا لپاشان دا أفرميت وإذ أسر النبي إلى بعض أزواجه حديثا پیغمبری خوا صلی الله علیه وسلم او ابو حفصی دا ولاوه بکپی پیوت من هنجونم خواردو و لای کس باسی نکی بعض ازواجه حديثا أسر بكتي بيوت فلما أنبأت به حفصها صار رويب عائشة يوت خبرك بلاو بوا كاتي خبري داو عائشة بلام وأظهره الله عليه خواي قورو مهربان يكا يك خبري داو پیغمبر صلى الله عليه وسلم فرمي أو حفصة بعائشة يوت وأظهره الله عليه عرف بعضه وأعرض عن بعض هندێکی بۆ حەفسە باس کرد وتی تۆوات نەوتە و تۆوات نەوتە و هەندێکی باس نەکرد حەفسە سەری سوڕما فلما نبأها به كاتي حفصة بعائشة يوت فلما نبأت به وأظهره الله عليه عرف بعضه وأعرض عن بعض فلما نبأها كاتي خبري داوع حفصة وتي بوات وتوا حفصش وتي من أنبأك بهذا كيفيتي وت أي پیغمبري خوا قال نبأني العليم الخبير عليم خبير كيميوت أو قصية أمجا خواي قورو مهربان باسي توبيان بوكا أفرميت أي عائشة وأي حفصة توبة بكن بولا إخوة أفرميت
إن تتوبا إلى الله فقد صغت قلوبكما ئێوە دڵتان لە حەق لای داوە ئەی حەفسە وەی عائیشە تەوبە بکەن بۆ لای خوای گەورە و میهرەبان و ئەوانش تەوبەیان کرد. إن تتوبا إلى الله فقد صغت قلوبكما وإن تظاهرا عليه وأجر هردوكتان پشتیری بگرن بۆ سەرپێچی پێغەمبەر صلى الله عليه وسلم أو فإن الله هو مولاه وجبريل وصالح المؤمنين والملائكة بعد ذلك ظهير. نكن أي حفصة وعائشة والله توبة نكن بولا إخوة هردوكتان قسە بکەنە یەک بۆ ئەوەی دڵی پێغەمبەر بڕەنجێنن ئەوە خوای گەورە و میهرەبان لەگەڵیاتە ئەوە جبریل سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ پێغەمبەراتە وصالح المؤمنين يعني أبو بكر وعمر هان لقليا والملائكة بعد ذلك ظهير لدواي أوان هاشي فريشتها يا أرمتي أودن وكشتي أوقرن نكن توبيان كدبو لا إخوائي قورو مهربان وصالح المؤمنين شاكي إيمان داران أبو بكر وعمر چونك أبو بكر باوشي عائشة بويا إخوائي قورو مهربان باسي أكا وصالح المؤمنين خوای گەورە و میهرەبان لە شوێنێکی ترا باسی ئەکا هو الوقاف عند كتاب الله کاتی ئاەتێکیان بۆی بخوێنایەوە جێوەجێ تەسمیل ئەبوو وسکتە بوو نەی ئەوت با بەخوا مەقسەدی ئەوە نییە نەی ئەوت با بە ئەوە خوای گەورە فەرموویەتی بوو ئەم سەمانە نییە نە هەر ئاەتێکی بۆی بووترا یەکاوێک تەسمیل ئەبوو وەکو باسمان کرد لە حادیسەی ئیفک باسی عائیشەمان کرد ڕەزای خوای لێبێت کە بوهتانیان بۆی کرد یەکێ لە بوهتانەکان کە قسەی بڵاوە کردەوە میستەحی کوڕی ئوثاثە بوو ئەم میستەحە هەستا قسەکەی بڵاوە کردەوە بەڵام لەوە پێش ئیمامی ئەبوو بەکر دەوڵەمەند بوو دائیمەن خێر و چاکەی بە مستەحە کرد دائیمەن یارمەتی ئەدا بەڵام کاتی ئەمەی لێبیست کە مستەح وای وتووە ئەبوو بەکر سوێنی خوارد وەڵڵاهی ئەبێتر بە حەیاتی پەنجایەکی نەدەمێ لەبەرەوەی ئاوهای وت دەربارەی کچەکەی من کاتی ئەم قسەی فەرموو ئاەت دابەزی یەکاوێک لە سوورەتی نووردا خوای گەورە میهرەبان ئەفەرمێت ولا يأتلي أولو الفضل منكم ولا يأتلي يعني ولا يحلف با ئەو کەسە سوێن نەخوا کێ ئەو کەسە أولو الفضل منكم والسعة چاکەی ناو ئیمانداران کە زۆر بەڕێزە با سوێن نەخوا وا دائیمەن خێر و چاکە ئەکا مقصدي أبو بكر أولو الفضل والسعة أن يؤتوا أولي القربى والمساكين والمهاجرين في سبيل الله وليعفوا وليصفحوا بالي برديان هبي وبال خلق خوش بن ألا تحبون أن يغفر الله لكم آياتيتان خوش نية خواي قورو مهربان ليتان خوش بيت والله غفور رحيم إمامي أبو بكر فرموي بلى والله يا ربي أريد أن تغفر لي خوايا قرك مليم خوش بي ما بس لأبو بكر بوليلا أبو بكر فرموي والله يترى بخير وشاكي لي نبرم كفاري سونكي دا دسي كر بخير كردن بسر مستحدا خوايا قورة فرموي وليعفوا وليصفحوا إيوه ليان خوش بن إيوه ليان خوش بن وليان بوبرن بابهتان شي كرد بيبا كشكتوا من أحقترم ومن زياتر ليت خوش بم إمامي أبو بكر كفاري سونكي داو دسي كردا خير وشاكا بصر مصلحدا أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه هو الغفور الرحيم. الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد أو فرمود الصحيحاني كهاتوا درباري بريزي إمامي أبو بكر شنبياوكي بريزة وأبيبي باورمان وابد لدواي بيغمبران كخواي قورو مهربان سيري دلكاني كرد دڵی محەممەدی لە هەموو دڵێک بەپاک کردا ناو هەڵی بژار لە پاشاندا سەحابەکان لە ناو هەموو سەحابەکان ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. ئەلەو فەرمودە سەحیحانە چەند فەرمودەیەک باس ئەکەین کەوا ئیمامی ئەبوو بەکر بەڕێزترین کەسە لەم ئومەتەیە لە دوای پێغەمبەرەکە، بەڕێزترین کەسە
لەم ئومەتە لە دوای پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم. ئەوە بوو یەکەم مشارەکەی، دائما مشارەکەی لەگەڵ پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. دووهەم یەکێ لە سەحابە تێبۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ذات السەلاسیلدا، شوێنێکە لە شام، ئەتێ بۆ لای ئەفەرمی ئەی پێغەمبەری خوا، من ئەوش عەمری کوڕی عاسە، من ئەحەب الناس ئیلەیک، خۆشەویستترین کەس لە لای تۆ کێیە ئەی پێغەمبەری خوا؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی عائیشە، لە لای من خۆشەویستترین کەس لە لای من عائیشەیە. فەرمووی فەقلت من الرجال، ئەی لە پیاوان کێ خۆشەویستترین کەسە لە لای تۆ؟ فەرمووی ئەبووها، باوشی خۆشەویستترین کەسە لە لای من، لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە پیاوان خۆشەویستترین کەس ئیمامی ئەبوو بەکر بوو، بەڵام کەسێکی ئینسانی مبتەدیعی، ئینسانێکی زەندیق تێدژێن بە ئەبوو بەکرەدا، تێ قسە بە ئەبوو بەکرەکە، تێدەم درێژی بە ئەبوو بەکرەکە کە خۆشەویستترین کەس لەسەر کوڕەی زەویدا لە پیاوان ئەبوو بەکر بوو بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ثم قلت ئەی کەیتری، زۆر خۆشەویستە لات؟ قال ثم عمر فعد رجالا، رواه مسلم. لە پاشاندا فەرمووی ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئیمامی ئەبوو بەکر و عومەر لە هەموو سەحابەکان بەڕێزترن. یەکەم ئیمامی ئەبوو بەکر لە پاشاندا عومەر، کەواتە خۆشەویستترین کەس لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمامی ئەبوو بەکر بوو. خاڵی سێهەم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يشهد له بصدق الإيمان وقوة اليقين. دائما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شایەتی ئەدا بۆ ئەبوو بەکر کەچی ئیمانێکی لاوەتە، کەچی یەقینێکی هەیە. شایەتی پێغەمبەر لەسەر یەکێ بێت، ئەوە ئەو کەسە دیارە زۆر خۆشەویستە لە لای خوا. بۆیە لە مەجلیسێکدا وەکو لە صحیحی بوخاری هاتووە، پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سەحابەکانی باسەکە ئەفەرمێت كان في من كان قبلكم في بني إسرائيل، لبنو إسرائيل پیایەک شوان بوو، شوان لە لای هەندێ مەڕ، گورگێک هات لەولاوە مەڕێکی برد و کەوتە ڕۆین و مەڕەکەی برد. شوانەکەش تاوینە، زۆر هەوڵی دا لەگەڵێ هەتاوەکو مەڕەکەی لە دەم گورگەکە کردەوە. گورگەکە ڕۆیەبان بەرزایەک و کلیکی ناوە ژێر خۆی و دانشت و ئەیوتی لەو ڕۆژە چی ئەکەی؟ گورگەکە کەوتە قسەکردن، وتی ئەی لەو ڕۆژە چی ئەکەی کەوا کەس شوانیان نییە، من شوانیانم، یعنی وا بەرەو قیامەت وا هەڵەسێت. لەو ڕۆژە چی ئەکەی؟ ئەوە ڕزقی من بوو. فماذا لك يوم السبع يوم لا راعي لها، ڕۆژێکە کە کەس شوانی نییە، من شوانیم، لەو ڕۆژە چی ئەکەی؟ و باسی مانگایەکی کرد، پیایەک لە بەنو ئیسرائیل سواری مانگاکە ئەبوو لێ ئەدا و لێ ئەخوڕی. مانگاکەش بەری کردە دواوە، وتی مالی خولقت لهذا، دەستی کردە قسەکردن مانگاکە، وتی من بۆ ئەمە خەڵق نەکراوم تۆ سوارم بی و لێم دەی، من بۆ ئەوە خەڵق کراوم جووتم پێ بکەی. فتعجب الناس، خەڵکی زۆر تعجب گردیانی چۆن ئەو گورگە قسەی کرد، چۆن ئەو مانگایە قسەی کرد. ئەمجا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فإني أؤمن به، من ئیمانم هەیە بەڕاستیان ئەخەمەوە کە ئەو گورگە قسەی کرد و کە ئەو مانگایە قسەی کرد. وأبو بكر وعمر وليس ثم هناك أبو بكر وعمر، أبو بكر وعمر لو مجلسە هەن نەبوون. فەرمووی من ئیمانم پێیەتی ئەوان قساکەن، و ئەبوو بەکر و عومەرش ئیمانیان پێیەتی. ئیمامی نەوەوی ئەفەرمێت ئەمە زۆر سقەی هەبوو بە ئیمامی ئەبوو بەکر و بە ئیمامی عومەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە ئەمەی ئەلەیرەیە ئەفەرموو شاهێدی بۆ ئەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەبوو بەکر پیاوێکی ڕازگۆیە. ڕۆژێکیان بە پیاسە لەگەڵ ئیمامی ئەبوو بەکرا و عومەر و عوسماندا ڕەزای خوایان لێ بێت، ئەچن سەرەکەونە بان شاخی ئوحود. شاخی ئوحود ئەکەوێتە لەرزین لە ژێر پایان. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە گۆچانەکەی ئەداتە بان شاخەکەی ئەفەرمێت ئوثبت ئوحود، ثابت بە ئەی ئوحود مەجو لێرەوە، فإن فوقك نبي وصديق وشهيدان.
پێغەمبەرێک لە بانت وەستاوە لەگەڵ ڕاستگۆیەکە و دوو شەهیدە شاهێدی بۆ ئەدا کە ئەبوو بەکر زۆر ڕاستگۆیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کەسێ ئەبوو بەکری عەزیەت بدایە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەزعی تێکەچوو. بۆیە ڕۆژێکیان لەگەڵ ئیمامی عومەرا دمبەدمەیەکیان بوو ئیمامی ئەبوو بەکر. ئیمامی ئەبوو بەکر پەشیمان بوو هات بۆ لای ئیمامی عومەر وتی لێم خۆش بە گردنم ئازاکە من نەمزانی. ئیمامی عومەر دەنگی نەکرد و زبان حاڵی وا بوو گردنت ئازا ناکەم. ئیمامی ئەبوو بەکر ڕای کرد بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کراسەکەی بەدەستێەوە بوو ئەڕۆشت و پای هەڵەکەوت. ئەمجا ئەبوو دەردا ئەفەرمێ لەگەڵ پێغەمبەرا دانیشت بووم فەرمووی ئەمما صاحبكم فقد غامر يعني خاصم والله هاوڕێکەتان وابزانم تووشی مناقەشەیە بووە. هات سەلامی کرد لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من شتێکم لەگەڵ عومەرا وتووە پەشیمان بمەوە لە شتەکە ئەڵێم عومەر لێم خۆش بە فەئەبا عومەر لێم خۆش نەبوو. فەرمووی دانیشە. ئیمامی عومەر ڕۆیشت بۆ ماڵ ئیمامی ئەبوو بەکر دای لە قاپی و فەرمووی ئەسەممە ئەبوو بەکرین. ئەبوو بەکر لە ماڵە وتیان نەوەڵا ڕۆی بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیمام عومەر ڕای کرد گەیشتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر چۆک دانیشت فەرمووی ئەی پێغەمبەری خوا من نەمزانی ئەی پێغەمبەری خوا واللهی گردنی ئازا بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەموچاوی سوورەوە بوو فتمعر وجه النبي صلى الله عليه وسلم من الغضب فقال له غفر الله لك يا أبا بكر غفر الله لك يا أبا بكر غفر الله لك يا أبا بكر يا أيها الناس إن الله قد بعثني إليكم فقلتم كذبت وقال أبو بكر صدق. أي خەڵکینە بۆ وازم لێ ناهێنن بۆ عەزیەتم ئەدەن من خوای گەورە میهرەبان ناردمی بە پێغەمبەرایەتی گشتان وتان درۆ ئەکەی ئەبوو بەکر وتی ڕاستەکەی وواسانی بماله ونفسه وأهله هەر ئەبوو بەکرە یارمەتیم ئەدا هەر ئەبوو بەکرە بە کەڵکم هات فأنتم تاركوا لي صاحبي فەرمووی ئایا وازم لێ ناهێنن لە هاوڕێکەم وازم لێ ناهێنن دەربارەی هاوڕێکەم وازم لێ بێنن. قال فما أوذي بعدها أبدا. ئیمامی بوخاری ڕیوایەتێکە ئەفەرمێت لە دوای ئەوە ئیمامی ئەبوو بەکر کەس نەیتوانی ئەزیەتی بدا ئەگەر بە یەک کەلیمەیەکش بێت ئەگەر بە یەک کەلیمەیەکش بێت. خاڵێکی تر لەوانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شاهێتی بۆ ئەدا لە دنیادا بوو ئەی فەرموو ئەبوو بەکر تۆ بەهەشتی تۆ فیردەوسیت تۆ جەنەتیت. ئەمەندە لە خواشە ترسان ئەی فەرموو خۆزگا بەرانێ بوومایە سەر ببڕایمایە و گۆشتەکەم تەوزیع بکرایەنایە و نە ئەژرم گەرەک بوو نە پاداشتم گەرەک بوو نە تاوانم گەرەک بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمامی ئەبوو هورەیرە گێڕێتەوە حەدیسەکەش صحیحە لە صحیحی بوخاری بە 3466 ئەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم وەستا بوو فەرمووی هەر کەسێ دوو کچی هەبێ یا هەر کەسێ دوو خێزانی هەبێ بە جوانی خزمەتیان بکە لە قیامەتا پێی ئەڵێن فەرموو بڕۆ ژوورەوە بۆ بەهەشت فكان خير له ومن كان من أهل الصلاة دعي من باب الصلاة ومن كان من أهل الجهاد دعي من باب الجهاد ومن كان من أهل الصدقة دعي من باب الصدقة ومن كان من أهل الصيام دعي من باب الريان. ئەوەی نوێژی کردی بێ لە قیامەتە قاپی بەهەشت هەشت قاپیە قاپیەکیان نووسراوە نوێژکەرەکان بابێنە ژوورەوە قاپیەک نووسراوە ئەوەی خێر و سەدەقە ئەکە بابێتە ژوورەوە قاپیەک نووسراوە ئەوەی لە پێناو خودادا جیهادی کردووە بابچێتە ژوورەوە قاپیەکی نووسراوە ئەڕەیان ئەو کەسانەی کە بە ڕۆژوو بوونە بابچنە ژوورەوە هەر کەسێک و لە قاپیەک. ئیمامی ئەبوو بەکر فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئایا کەسێک هەیە لە هەر قاپیەکەوە بانگی بکەن فەرمووی نەعەم یا ئەبا بەکر وأرجو أن تكون منهم. بەڵێ ئەی ئەبوو بەکر کەسێک هەیە لە هەر قاپیەکەوە بانگیەکەن ئەوش تۆی چونکە ڕجای پێغەمبەر یعنی تەحقیق فەرمووی بەڵێ تۆی ئەی ئەبوو بەکر لە هەر
پێکەوە بانگ دەکەن، ئەو ئەڵێ لەیرەوە وەرە، ئەو ئەڵێ لەوێوە وەرە. ئیمامی ئەبوو بەکری سدیق ئەوەیە کە دائیمەن دەست پێشخەر بوو لە هەموو کارێکدا. بۆیە ڕۆژێ پێغەمبەر صلی الله عليه وسلم 1228 صحیحی مسلمدا هاتووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو سەحابەکاندا ئەفەرمێت: من منكم اليوم صائم؟ کێ ئەمڕۆ لە ئێوە بە ڕۆژووە؟ ئیمامی ئەبوو بەکر فەرمووی: ئەنە یا رسول الله. فەرمووی: من تبع منكم اليوم جنازة؟ قال أبو بكر أنا. کێ شوێن جەنازەیە کەوتووە ئەمڕۆ هەتاوەکو قەبرستان؟ ئەبوو بەکر فەرمووی: من. قال من أطعم منكم اليوم مسكينا؟ کێ ئەمڕۆ نانی فەقیرێکی داوە؟ قال أبو بكر أنا. من ئەی پێغەمبەری خوا. قال من عاد منكم اليوم مريضا؟ قال أبو بكر أنا. قال ما اجتمعنا في امرئ إلا دخل الجنة. ئەم چوار صفتە لە کێیە کۆ بێت؟ ئیلا ئەو کەسە بەهەشتیە. ئیمامی ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت لە دوای هەموو پێغەمبەران کە پێغەمبەران خۆشەویستترین کەسن لە لای خوددا، خصوصا بەتایبەتی محەممەد صلی الله عليه وسلم، لە دوای پێغەمبەران ئیمامی ئەبوو بەکرە. ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. خوای گەورە و میهرەبان تەمەن درێژمان بکە. باسی ئیمامی ئەبوو بەکرەکەین لە پێش ئیسلام چۆن بووە، لە دوای ئیسلام چۆن بووە، لەگەڵ پێغەمبەرا چۆن بووە صلی الله عليه وسلم. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. رب آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. ربنا اغفر لنا هزلنا وجدنا وخطأنا وعمدنا وكل ذلك عندنا. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. يا ربي خدايا شفاء نخوشكان من بنيري. يا ربي خدايا أوي لجر عمليات وأوي باري قرص خوايا باري سكبكي. يا ربي خدايا شفاء بو بنيري. يا ربي خدايا تلبكان من ناجح بكي. يا ربي خدايا گەنجەکان من آخر خير بكي. يا ربي خدايا رحم بفيلە مێردەکان من بكي. خوايا رحم بخێزانەکان من و بەدایکان و بەباوکان من بکە یا رب العالمين. خوايا لاگری جهنم بمان پارێزی. يا ربي خدايا لقل أبو بكر وعمر وعثمان وعلي دا حشر من بك يا رب العالمين. آمين والحمد لله رب العالمين. إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون ولذكر الله أكبر. وأقم الصلاة. فلولا كان من القرون من قبلكم أولو بقية ينهون عن الفساد في الأرض إلا قليلا ممن أنجينا منهم واتبع الذين ظلموا ما أترفوا فيه وكانوا مجرمين.